بەڵێ دەگەڕێمەوە سەر بابەتەکانی پێوەست بە تەندروستی لە کوردستانەوە وەکو ئاماژەمان پێکرد وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەکی پسپۆڕی پێکهێناوە بۆ سەردانیکردنی هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە بۆ لێکۆڵینەوە لە بڵاوبوونەوەی پەتای نەخۆشی هەوکردنی پەردەی مێشکی منداڵان. لیژنەکە بە دوواداچوون بۆ چۆنێتی چارەسەرکردنی ئەم بابەتەوە هەروەها وردەکاری زیاتر لە ڕووی تەندروستیەوە لەسەر بابەتەکە دەکەن. من زیاتر قسە دەکەم بەڕێز دکتۆر کاوە خەلیل بەڕێوەبەری گشتی چاودێری تەندروستی لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵما. دکتۆر کاوە ئەم کاتت باش ئەم نەخۆشیە کە بڵاو بۆتەوە لە سلێمانی و هەڵەبجە حاڵەتەکان ڕوو لە زیادبوونە لە کفری و کەلاریش ئەمڕۆ چەند حاڵەتێک تۆمار کراون ریژنەکەتان دەتوانن لەم بارەوە چی بکەن؟ بەڵێ سپاس دەکەم. ئەوە ئەم نەخۆشیە بڵاو بۆتەوە هەوکردنی پەردەی مێشکە ئەم حاڵەتە بەبەردەوام هەبووە، شتێکی نوێ نییە. هەموو مانگانە لە هەموو کوردستان لە هەموو شار و شارچکەکان بە ڕێژەیەکی کەم هەبووە. ئەوەی تێبینی دەکرێت ئێستا لە سنووری هەڵەبجە و لە شاری سلێمانی ڕێژەکە مقارنەتەن بە مانگەکانی تر زیاتر بووە. ئێمە بۆ ئەم مەبەستە تیمێکمان پێکهێناوە، تیمێکی پسپۆڕیە و تەکنیکیە بۆ لێکۆڵینەوە تەبعاً بزانی سەرچاوەکەی چییە بۆ ئیجراتانە پێویستن چیە بکرێتن. باشە، ئەو پێداویستیانەی کە لە هەرێمی کوردستان بوورە لە نەخۆشخانەکاندا بۆ تاقیگەکان و پشکنینی سەرەتایی وەکو پێویست هەن؟ بەڵێ بە ئەکیدی، یعنی شتەکە شتێکی سەهلە. ئەمە یەکەم جار پێویست دەکات تەشخیص بکرێت کام سەرچاوەکەی بەکتریای یان ڤایرۆسە کە چەند فحوساتێکی بەسیط دەکرێت. دوم جاریش چارەسەرەکەی دەرمانەکە وجودی هەیە. کێشەکە ئەو حالەتانە کە ڕوو لە زیادبوون بوو نەخۆشەکانمان زوو چارەسەر کران. ئەمەش دەترسی ڕوونەدانی چەند ماکێکی لاوەکی کە نەخۆشیش عادەتەن کە دەرمان وەردەگرێت کە دەچین فەحسی دەکەی نەتیجەکە دەرناچێت نەگەتیڤ دەبێت لەبەر ئەوەیە. بەڵام ئێستا ئەو تیمە ئیشی ئەوەیە کە پێش ئەوەی بە زووترین کات عیلاج وەگرێ، ینی نەخۆشەکان پێش ئەوەی عیلاج وەگرن بە زووترین کات سامپڵیان لێ وەربگیرێ بنێرێت بۆ فەحس ئەو جا دەست بە چارەسەرەکە بکرێت. بەڵام هەموو پێداویستێکەیە، ینی شتەکە کێشەی تێدا نییە. باشە، لیژنەکەتان سەردانی سلێمانی و هەڵەبجە دەکەن، بەڵام نەخۆشیەکێکی گوازراوەیە. ئایا ئەگەری هەیە، مەترسیەوە هەیە لە پارێزگاکانی دیکە و شارەکانی دیکە بڵاو بکرێتەوە؟ ڕێگاکانی پێشگیری لەم نەخۆشیە چییە؟ ئێوە چۆن ڕوبەڕووی ئەمە دەبنەوە؟ بەڵێ یەکەم جار حەز دەکەم باسیەوە بکەم ئەو حاڵەتانێت تا ئێستا ڕوویداوە خۆشبەختانە هیچ کێشەیەکی نەبووە. نەخۆشەکان زۆر بە ئاسانی و بە سادەیی عیلاجی خۆیان وەرگرتەوە و سەلامەتن چوونەتە ماڵەوە. دووەم جار ئەمە دەبێت فەرقێکی پێ بکەین کە نەخۆشێک بڵاو دەبێتەوە لەوانەیە کۆمەلگا تووشی ترس بێت، تووشی چەندین کێشە بێ. ئەو نەخۆشیە بڵاو بۆتەوە و کۆڕۆنا نییە کە لە هەوا بگوازرێتەوە و بە لەحزەیەک شارێک تووشی بێ. ئەمە گواستنەوەکەی زۆر زەحمەتە. گواستنەوەکەی کە یەکێک ئەو ڤایرۆسەیان ئەو بەکتریای لە جسمی ئینسان هەیە کە یەکێک دەکۆخێ یان دەپژمی بەو شێوە دەگوازرێتەوە بە شێوەی دڵۆب، یعنی لە هەوا ناگوازرێتەوە. ڕێگای گواستنەوەکەی زۆر زەحمەتە. ئەوانە نییە خەڵک بترسێ و لە هەموو شوێنەکەی عیزالکە یان خەڵک نەچێتە شوێنەگاوان نییە. لە یەک شوێنە مەسەڵەن لە ناو ماڵێک خەتەرەگەر یەکێک نەخۆش بوو، تایبەرز بوو، کۆکەی هەبوو، ڕشانەوەی هەبوو، دەبێت چاردەورەکە خۆیان بپارێزن. ئەویش بە دەستشوشتنە بە دوورکەوتنەوە لەو شخصە کە توش بووە کە نەخۆشە، یعنی بە دایرێکتی نەک بە هەوا. یعنی تەڕێقەی گواستنەوەکەی زۆر زەحمەت نییە. و پێویست بە ئەوش ناکە، یعنی مەسەلەن بچی قوتابخانە دابخەی یان شوێنەکان دابخەی نەخێر. ئەو کەسێک کە توش دەبێت تەنها دەبێت چەند ڕۆژێک جیا بکرێتەوە لە ناو عایلەکەی یان لە شوێنەکە تا چارەسەری پێویست وەردەگرێت. بەڵێ دکتۆر کاوە، لەبەرەوەی کەیتر پشوەکان کۆتایی پێ هاتووەکو بەڕێزیشت ئاماژەت پێکرد نەخۆشیەکە لە نێو منداڵاندایە چەند ماهەنگێکتان لەگەڵ ناوەندەکانی خوێندن هەیە بۆی کە لە هەر حاڵەتێکدا بتوانن لەگەڵ وەزارەتی تەندروستی و ناوەندە تەندروستیەکان هەماهەنگیان هەبێت بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە لە هەر حاڵەتێکدا؟ بەڵێ ئەمە بە یەک شت ئەم حاڵەتە کۆنتڕۆڵ دەکرێت، ئیش هۆشیاری تەندروستیە. ئەمەش کە ئێستا خەریکین چەند پرۆتۆکۆلێک دادنێن، هەموو پرۆتۆکۆلی جیهانیە لە ڕێی WHO لە ڕێی ئەو پرۆتۆکۆلانی دانراوە کە چۆن ڕێگری لەو نەخۆشی دەکەیت. ئەویش تەنها بە هۆشیاری تەندروستی و بە دوورکەوتنەوە لە کەسی نەخۆشە و بە پاک و خاوێنیە و دەستشوشتنە و ئەو مەسەلەن یەکێک بەرامبەر دەکۆخی یان دەپژمی دەموچاوت بشۆ یان شوێنەکان دەستکاری نەکەی. یعنی کۆنتڕۆڵکردنی ئەو حالەتە زۆر سەهلە. و ئێمەش ئەو ڕێنمایە و هەموو حازر کراوە. طبعاً لەبەرەوەی شتەکە بەپەلەیە ناوەندەکانی خوێندن و وەزارەتی پەروەردە ئاگادار کراینەوە لە ڕێکارەکان چی بگرن لە خەستەخانەکان یان عەفوەن لە قوتابخانەکان و لەگەڵ ئەوش بە شێوەی ڕەسمی هەم ئەو ڕێنمایانەیان بۆ دەنێرین وارووا تیمەکانمان تیمەکانی چاودێری لە هەموو شار و شارۆچکەکان هەیە سەردانیان دەغین.
باشە دکتۆر کاوە سەرچاوی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە چییە؟ ئایا وەرزیە ئەم نەخۆشیە؟ هۆکارەکانی بڵاوبوونەوەی چیە؟ لە چه ڕێگەیەکەوە زیاتر خواردنەوەیە کەش و هەوایە ئەکرێت بڵین دەستنیشانی خاڵەکانی تا ئێستا کرابێت؟ بەڵێ خۆی ئەوە ئیلتیابەکە لە ڤایرۆسیان لە بەکتریاوە توش دەبێت ئەمە دایمە لە ئەو ڤایرۆس و زۆربەی ڤایرۆسیان بەکتریا لە جسمی ئینسان دەژیە ئینسان عادەتەن مەناعی بەقووەتەوە ئەم ڤایرۆسە سەرهەڵ نادەن و بەکتریای سەرهەڵ نادا بەڵێ کەن مەسەڵەن بڵین کە دنیا سار دەبێ یان ئینسانەکە نەخۆش دەکەوێت ئەمە ئەو میکرۆبە لە جسمیدا ئاکتیڤ دەبێت دەگوازرێتەوە بۆ دەوروبەری ئەم حەز دەکەمەوە تەکیل لەسەرەوە بکەم ئەو نەخۆشیە بە هیچ شێوەیەک لە ڕێی خواردنەوە ناگوازرێتەوە لە ڕێی هەواش ناگوازرێتەوە بەڵام لە ڕێی خواردنەوە ناگوازرێت و چۆن معنەوە نییە کە یەکێک نەخۆش بوو هات دەستی بۆ خواردنەکەت یان دڵێک لە کۆخەکەیشت کەتە سەرەوێت تۆش بچی بخۆی لە بەرەوەندی دەبین عیزابی بەڵام بە شێوەیەکی ڕۆتینی ناگوازرێتەوە نەخێر. باشە دکتۆر زۆر جار دایک و باوکان ترسیان لەوە هەیە یا دڵڕاوکیان هەیە لەوەی کە منداڵەکانیان ببن بۆ تاقیگە دەگوترێت بۆ دەستنیشانکردن و وەرگرتنی سەمپڵ لە منداڵەکان ئەو لە پشتیان دەردەهێنرێت ئەوان دەترسنم پشکنینە بکەن یا ناوێرن بیان بنە نەخۆشخانە بۆی کە زیاتر نەخۆشیەکە تەشەنە نەسەنێت لەم بارەوە چ ڕێنمایەکتان بۆ دایک و باوکان هەیە بۆی کە زووتر بتوانن فریای منداڵەکانیان بکەون؟ بەڵێ وڵای خۆ بۆ دەستنیشانکردنی ئەو نەخۆشیە کە ئەوە ڕێگەیەکی پزیشکی و زانستیە دەبێ ئەگەر بگاتە حاڵەتێک دەبێ ئەو ئاوە لە پشتی منداڵەکە دەربێ ئەمەش پرۆسیجەرێکی یان برین تاریخەیەکی زۆر سەهلە يعني هیچ خەتەریاتی نییە وتەکید بن دڵنیا بنەوەی کە ئەو کاتە پرۆسیجەرە دەکرێت لە شوێنێکی زۆر پاک و خاوێن و ڕێک دەخرێت بە هیچ شێوەیە کۆنتاکتی نابێت لەگەڵ خەڵکی تر ویان ئەو نەخۆشە ئەو کەسانی کە نەخۆشن ناچەند تێکەڵ ناکرێن لەگەڵ عامەتی خەڵکیان لەگەڵ هەموو نەخۆشەکانی تر ئیجراعاتی وقایی پێویست گیرایە ینی لە هەر شوێنی خۆیان ئێستاوە خەریکین تقریبان لە هەڵەبجە خۆشبەختانە هەموو شوێنەکانیان دابین کردووە لە سلێمانی لە دونیەوە شوێنیان زیاکردەوە ئەو شوێنانە هەموو هەر کەسە دەچێتە شوێنی تایبەتی خۆی یعنی بە هیچ شێوەیەک ئێمە ڕێگە نادەین ئەو منداڵە دەچێتە خەستەخانەیەک یان بنکەی تەندروستی تێکەڵ بە نەخۆشی تر بێتن لەوە تاکی بە تەواوی دایکان و باوکان دڵنیا دەکەمەوە کە شتانە هیچ ڕوونادا وەلەو جۆرە فەحسەکە گەیشتە ئەو مەرحەلەی کە ئاو لە پشتی منداڵەکە دەربێنن هیچ ترسی ناوێ ئەمە پرۆسیجەرێکی بڵێن فەحسکردنێکی زۆر ڕۆتینیە و زۆری زەڕورە ئەوە بۆ سەلامەتی منداڵەکەیە بۆ کەس مەسەلەن تۆ ئێمە تا ئێستا نەزانین ئەو بەکتریای فلان بەکتریا چیە و چ دەرمانێکی بۆ بەکاردێ باوها بە هەڕەمەچی بچین دەرمانێکی تری بۆ بەکاربێنین تاوانەوە ژیانی منداڵەکە دەکەوێتە خەتەریات یعنی ئەو پرۆسیجەرە یعنی شتێکی وا ئاسانیە یعنی خۆشبەخت بۆ ئێمە وا دڵخۆشی نێدەکەین ئەمە زەڕورە بۆ سەلامەتی منداڵەکە. زۆر باشە بەڕێز دکتۆر کاوە خەلیل بەڕێوەبەری گشتی چاودێری تەندروستی لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵ کوردستان بەڵێ زۆر سپاس.